تکرین از گل برایس اندازیار پولا خلیفه رو برای اندازه پزشکی وزارت تندرستی حکومت هریما کردستان از بحثم برایس پولا تو گله بخیر. زور سپاس برایزم. یاش همیه گرینگتر کو درگه مازنی تفکرین و تام بزانی که چه هات یکرین. بجال دست بکی کابینان هم داد چه هات یکرین دوی سکتری داد بواره درست کردن نخوشخانه آن دست ترید تایبتی جین تندرستی. بله. من خواهی گوره زور سپاس با برایستان. وکولاتان اشکره وزارت تندرستی وزارتی چی خدمت گزاریه. وزارت خدمت گزاریه کانی سنجوره کن یک لوانا وزارت تندرستی برکوتی راست و خوی لگل حالاتیان هیا. طبعی لبیاتی پیکنانی کابینه محکومتی هریمی کردستان یک لبرگکان بریتی بولا هاوسنجی لگیاندنی خدمت گزاری. بو پی وزارت تندرستی او برگی صد لسر خوی تطبیق کرد. هەوڵی ئەوە درا کە چەند پرۆژەیەکی گرنگ کە ساڵانێک بوو بەهۆی قەیرانی دارایی وەستا بوو دەست پێ بکاتەوە لەوە زیاتر هەندێک خزمەتگوزاری جیاواز بگەینێتە ئەو ناوچانەی کە دوورە دەستن بڵێ لەبەر ئەوە دەستکرا بە هەندێک دانانی پلان و پرۆژەی گرنگ و استراتیجی لە هەرێمی کوردستان لەوانە بریتی بوو لە دەستپێکردنەوەی نەخۆشخانەی سەد تەختی ئامێدی لە شیلازێ کە ناوچەیەکی دوورە دەستە دەستپێکردنەوەی نەخۆشخانەی سیدەکان کە ئەویش ناوچەیەکی دوورە دەستە خۆتان دەزانن خزمەتگوزاری تەندروستی لە سێ ڕێی سەرەکی لە خۆ دەگرێت لەوانە بریتە لە چاودێریکردنی کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی و چاودێریکردنی هاوڵاتیان ئەو جا چاودێریکردنی نەخۆش باری دووەم بریتە لە دەستنیشانکردنی نەخۆشی باری سێم بریتە لە چاودێریکردن و چارەسەری نەخۆشی فەوەزارەتی تەندروستی لە هەر سێ بواردا کاری کرد لە بواری چاودێریکردن بە چاودێریکردنی بازار چاودێریکردنی ڕەوشی خاڵە سنووریەکان و دەرمان و ڕەوشی هەموو شوێنێک کە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیان هەیە و لە باری دووەمدا باری دەستنیشانکردن هەوڵدرا بە تایبەت بواری دەستنیشانکردن لە ڕووی دەستنیشانکردنی تیشتی دەستنیشانکردنی تاقیگەی زۆر بەهێز پتەوە بکرێت بەوەی کە بتواندرێت لە هەموو ناوچەکانی کوردستان شوێنی دەستنیشانکردن دابدرێت بە تایبەت دەستنیشانکردنی شێرپەنجە بۆ دەستنیشانکردنی شێرپەنجە لە پێش وەخت چەند سنتەرێکی نوێ لەم بارەوە کراوە بۆ دەستنیشانکردنی پێشوەختە و چەند ئامێرێکی نوێی پێشکەوتو بە تایبەت بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان دابش کرا و پرۆسێ بەردەوامیشە ئەس باسی ئامیرە بکەم جەناب ئەندازیاری یعنی بنگە و نەخۆشخانە وەکی دیوار وەکی ئەوەی ڕەنگی ئۆپسۆنەهی بێت بێنە دروستکردن حتى چڕۆدە ئەو یەکەر بەرچۆفاتی وەرگرتن هەر ئامیرێکی پێتیڤی بێت بوان بنگە تەندروستی بوان نەخۆشخانە ژۆلی حکوومەتیڤە بێتە پەیداکردن ئەو ئامیرێت و بەری نوکە نەبینە چنەک و حکوومەتێ پەیداکردین کابینانە هەمدا بووە نەخۆشخانە و بنگەها ژێرخانی تەندروستی بریتە لە سێ بڕگەی ڕئیسی یەکیان پێی دەگوترێ هیومن ریسۆرس کە پێک دێ لە پزیشک و کارمەندان و ستاف بەشی دووەم بریتە لە باڵەخانەی پزیشکی هەموو باڵەخانەیە کە گونجاو بێ بۆ نەخۆشخانە و سنتەر بەشی سێمیان و بەشە گرنگەکە بریتە لە دابینکردنی ئامێر و پێداویستی پزیشکی و دەرمان کە ئەمانە بەشێکن ڕبتن بە چارەسەری و ڕبتن بە دەستنیشانکردنیش لە کوردستان لە هەرێمی کوردستان لە هەر پرۆژەیەک کە پێشوەختە دیراسی بۆ دەکرێت گرنگجی بەوە دەدرێت کە چۆن بتواندرێت ئەو باڵەخانەیە پڕ بکرێتەوە بە ئامێری پزیشکی دەوڵەمەند بکرێت بە ئامێری پێشکەوتوەکان خۆشبەختانە نمونەی ئەو نەخۆشخانەی کە ئەمڕۆ 32مین نەخۆشخانە بوو لە هەرێمی کوردستان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کراوە هەموو نەخۆشخانەی کە دروست دەکرێن ئامێری پزیشکیان بۆ دابین دەکرێت بە شێوەیەکی گونجاو و ئەو ئامێرانەی کە لە نەخۆشخانەکان دابین دەکرێت هەمووی ئامێری پێشکەوت و سەردەمیانن بەس قوسە کۆ بچیت ئەوە ئەڤرو هاتیێڤەکردن سەردەمی کابینانە هێدا 32مین نەخۆشخانەیە نەخۆشخانە نەسەنتەرێت تەندروست نەخێر سەنتەریش بە جیاواز ماشەڵڵا بەڵێ هەمیژی تژینەش ئامرین و نەخۆشە پێتیوی ئامری پزیشکی من نمونەیەک بۆ جەناب بدێنمەوە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە قەیرانێکی ناخۆش هاتە پێشکە بریتی بوو لە کۆڕۆنا ئەو قەیرانە شۆک بوو خاستە بە نسبەت کوردستان بۆیە هەموو حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی بە تایبەتتر خەریکی ئەو خۆگونجان نەبوو کە چۆن بتوانانی پێداویستەکانمان پڕ بکەینەوە لە هەمان کاتدا سوودیشمان لەو قۆناغەوەگر بە دروستکردنی چەندین نەخۆشخانەی گرنگ بە تایبەت بۆ چاودێری چڕ هەر لە سەردەمی کۆڕۆنا نۆ نەخۆشخانەی تایبەت بە چاودێری چڕ لە کوردستان دروستکرا کەەوە یەک لە قۆناغا هەرە
ئەزمونونەکە بزەحمەت بی بەس سەرکەفتانەوەتە بەڵێ نەتیجەمان هەبوو و هەروە سوودمان لە ئەزمونونەکە وەرگرت و ئەو نەخۆشخانانە هەمووی چاودێری چڕە و لە یازاریش ئیش دەکەن و چاودێری چڕیان تێدا باشە دوی ئەزمونیدا ئەم ژالی سێکتەری تەندروستی و ئەم گەهشتینە چ وڵاتێکی پێشکەفتیت بوارێ سێکتەری تەندروستیەدا یعنی بەرین و کە ئەمت کیش ڕێزێ دابینە پشتی ئەم تو ئەزمونێدا سەرکەفتین دابینکردنا ئامێرێت پێتیوی دروستکردنا تایبەتیژێن یعنی نەخۆشخانەیان تایبەت ڕەوشەکات چڕیات نەخۆشاوە سیستەمی تەندروستی عراق سیستەمێکی تاڕادەیەک پاشکەوتووە ناتوان زۆر مقارنەی بکەین بە دەوروبەر یان بە وڵاتە پێشکەوتەکان بەڵام لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکی و ئامێری پزیشکی ئێمە ئەو ئامێریکە لە کوردستان بەکاردێ خۆشبەختانە ئێستا بە جەناب دەڕادەگەنم ئەو ئامێرەی لێزەری تیشیەی کە لە کوردستان بۆ نەخۆشی شێرپەنجە بەکاردێ هەمان ئامێرێکە لە هەموو سەرانسەری دنیا بەکاردێ بە پێشکەوتوترین تەکنەلۆژیا و ئەو ئامێرەی کە ئێستا خەڵک لە کوردستان پێی دەگوتری ئێمارای یان لەناو خەڵک باوە تیشتی تەنووری ئەوە پێشکەوتوترین ئامێر لە کوردستانی هەمان ئەو تیشکەیە کە لە دەرەوە دەگیری و لە دەرەوەش هەیە لە ڕووی ئامێرەوە پێشکەوتوترین ئامێرەکانی دنیا لە کوردستان هەیە پێشکەوتوترین تەقەنێت بۆ بەخۆش حاڵیەوە بە تایبەتتر بۆ نەخۆشانی شێرپەنجە ئەمە یەک لە بوارانێک کە خەڵک پێدەچوە دەرەوە بریتی بوو لە چارەسەرکردنی نەخۆشی بە تیشتی ناوەچی ئێستا پرۆژەیەکی گەورە لە شاری هەولێر هەیە کە گەورەترین نەخۆشخانەی شێرپەنجە لەسەر ئاستی عراق و کوردستان کە خودە حەزکردەکەن گیاو خلاص مدەکەی ساڵێک و شتێکی ماوە ئینشاءڵڵا پێش وەخت خۆی تەواو دەبێت وەکی هەمی پرۆژە دیماشڵ هەموو پرۆژە و زۆر بە خێرایی بەس سەروی بابەتی چارەسەریە تیشکی یان چارەسەریە پەنجەشێر و دەستنیشکردن نەخۆشیên پەنجەشێرên جدا جدا تاجێ ماژە پێکرد مخابنی و یعنی ئینشاءڵڵا خودێ سلامەتیە بۆ هەمی ئافرەکرد گەلک بین ئەvên توش بین و چارەسەریل فێرێ نەبی مەجبوریان ویابا چوبا وڵاتێکی نزیک دەوروبەر ترکیان ژی دیر هندستانê سەداسەد بۆ چارەسەریە و دەستنیشانکردنê نوکە مە پێتیوی دەرڤەنینە مەبەستا من پەنجەشێر شێرپەنجەیە شێرپەنجە و وەزارەتی تەندروستی پلانیمان وایە هەر نەخۆشێک شێرپەنجەی بێ لێرەوە من بە هەموو هاوڵاتیانی کوردستان ڕادەگەم هەر نەخۆشێک کە شێرپەنجەی بی وەزارەتی تەندروستی ئەرچی چارەسەری ئەو نەخۆشە دەگرێتە ئەستۆی خۆی هەر لە دەستنیشانکردنەوە تا چارەسەری ئەو بەشانەی کە لە سێکتەرەکانی حکوومەت چارەسەر دەکرێت لەوێ چارەسەر دەکرێت نەشتەرگەریە تیشکە ئەو شتانەی کە لە حکوومەت بەردەست نابێت ئەوە نەخۆشەکە ڕاوایندەرەوە دەکرێت سەر ئەرچی حکوومەت بەڵام لە چەند ساڵی داهاتوو من دڵنیایی دەدەمە هەموو خەڵکێک و هەموو نەخۆشێک شێرپەنجە کە ئەو نەخۆشخانەیە تەواو بێ لە هەرێمی کوردستان دەبێتە سنتەرێک بۆ دەستنیشانکردن و چارەسەری بۆ هەموو نەخۆشانی شێرپەنجە و هەموو جۆرەکانی دەستنیشانی بە هەموو شێوەکانی و چارەسەری بە هەموو شێوەکانی لە کوردستان دەکرێت ئینشاءڵڵا تەبابەتێکی دی بەحەس کرد بەس ئەنزۆن یا من زانیاری نەبینی ئەنجی بۆ منی نیبیە ئەگەر نەخۆشێکی توشبووی جوورێکش جوورێت پەنجەشێر هەرێمەوە کوردستانê چارەسەریە پێتوینە بێت حکوومەت سەر ئەرکی خوفرێت کتەش دەرڤە بەڵێ لەسەر ئەرکی خۆی لە سندوق بەڵێ هەر نەخۆشێکی شێرپەنجە کە تۆمار دەکرێت لە سنتەرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان چەند مەراحلێکی چارەسەری هەیە یەک لەو مەراحلانە کە پێی دەگوترێت چارەسەری نەشتەرگەری ئەگەر نەشتەرگەریەکە لە کەرتی حکومە لە نەخۆشخانەکانی ما موجود بی ئەوە بۆی دەکرێت ئەگەر نەشتەرگەریەکە بەردەست نەبێت و پێویستمان بە شوێنێکە بێت لە دەرەوەی وڵات بە شێوەیەک نەخۆشەکە لەسەر خواستی خۆی نەبێ بچێتە وڵات لەبەر ناچاری بێ ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەستۆی خۆی دەگرێت چارەسەری هەتا دەگەڕێتەوە گەلەکن ئەvێ نووسڵاتی نەهێناردن نەخێت لەبەرەوە ئێستا بەخۆش حاڵیەوە هەم لەلایەن پسپۆری لەلایەن پزیشکە پسپۆرەکانمان پسپۆرێکی یەکجار زۆر هەیە لە کوردستان هەم لەلایەن ئامێری پێشکەوتوو لە کوردستان هەیە هۆڵی نەشتەرگەری باشمان لە کوردستان هەیە الحەمدوللا زۆر پێویستمان بە دەرەوە نییە بەڵام ئەوەی کە پێویستی بێ دەنێردرێتە دەرەوە یعنی مەبەستە من ئەوەی کو پێتوی بین فڕێکردی نەش دەرڤە حکوومەت هەرێمەوە کوردستان سەر ئەرکێ خوب تایبەتیژی گەلک بینە چوینە و چارەسەری وەرگرتین و هاتینەڤە تەندروستیەوەنا باش بێ مەبەستا من وەکی هاری کاری بەڵێ پرۆسەیەکی بەردەوام بە تایبەتی نەخۆشانی چاندنی مۆخی ئێسک هەم لە ڕووی نەشتەری هەم لە ڕووی شێرپەنجە هەم لە ڕووی تالاسیمە بە هەردوو بابەتەوە دەنێردێنێ دەرەوە بە خۆشحاڵیەوە سنتەری چاندنی مۆخی ئێسک لە شاری دۆکتاوا بووە ئێستا لە قۆناغی ئامادەکاریە بۆ دانانی ئامێرە پزیشکیەکان کە ئەو سنتەرە بارگانێکی زۆر لەسەرمان کەم دەکاتەوە هەروەها ئەو نەخۆشخانەی نەشتەرگی ئەو نەخۆشخانەی شێرپەنجەی کە لە هەولێر ئێستا لە دروستکردندا لە پرۆسی دروستکردندا بە شێوەیەکی زۆر خێرا ئەوە سنتەرێکی گەورەی چاندنی مۆخی ئێسک شتێدایە ئەڤەل چ وڵاتێکی هەیە جەنابیان دۆزیۆری ئەگەر بۆ نمونە چارەسەریەوە پێتویلوی وڵاتی نەبدێ فڕێکردنە وڵاتێکی دی ئەوە شتێکی دەگمەنە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 2014 سندوق شێرپەنجەی دانا بەڕاستی هەدەفەکە ئەوە بوو کە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئەو نەخۆشانە بکە بێتە کەسێک
ببێتە پاڵنەرێک بۆ ئەوی نەخۆشەکە زووتر چابێتەوە خۆمان زان شێرپەنجە پێویستی بە چارەسەری مادی و معنەوی هەیە فحکومەتی هەرێم خۆی کردە خاوەنی ئەو نەخۆشانە و مێژوش دیارە کە ینی نەخۆشێک یەکجار زۆر خزمەت کراوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی نێردراوەتە دەرەوە پێشتری قەرەبوو دەکراوە ئەگەر سەرفی چی سەرف کرد بە پێشتری دەیدراوە ئێستا نیزامێکی تر دانراوە پێشوەختە نەخۆشەکە ئامادەکاری بۆ دەکرێت بۆ نادنە دەرەوە ئەڤێن خێرخۆز جیازبواردکردن فیبواریدا گەلە کاریکارن گەل حکوومەت سندقی کۆمەتی تووشمانی شێرپەنجە لە چەند لایەکەوە دامی هەیە هەم لە داهاتی ناوەخۆ هەم لە لایەن فەند و خێرخوازانەوە بەڵێ دام دەکرێت گەلێک باشە ئەس بابەتێ گوندا تە بەحسێ بابەتین یعنی حتا ئەڤین دیرە دەستجی کرد یعنی نەر سنتەری باژێرا نەبتنی نەخۆشخانە یانجی سنتەرێن تەندروستێت ناو باژێرا ناف تاخوگەڕێکی ناو باژێرەدا بە بەلکل گوندا و جێن دیرژی هەبن چاوا کارش سەروی بابەتی هاتیەکردن بنمونە گوندێکی نەخۆشەک هەنە دی ڕێکەکە دیر و درێژ نەبڕن حتا بینە باژێری بۆ وەرگرتنەوە چارەسەریەکە و حتا ئەگەر یا کێمژی بێت یانجی ئەگەر یا زێدا بێت جنابی ڕێزدار سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان و جناب وەزیر تەندروستی کە باسی هاوسەنجی دەکرێت لە گەیاندی خزمەتگوزاری تەمان پێش هەموو شتێک تەندروستی و پەروەردە دێتە پێشەوە تەندروستی ئێمە بە نمونە بۆ دێنمەوە کاک لە سنتەری گورچیلەی دەستکردمان هەیە سنتەری شوشتنی گورچیلە دەیلەزەکە پرۆژێکە لە بەغدا جێبەجێکرێت تەنیا لە سنتەری شارەکان بوو ئێمە بە هەوڵی وەزارەتی تەندروستی توانیمان ئەو سنتەرانە بگوازنەوە بۆ چەند شوێنێکی دوورە دەست لەوانە سنتەری شوشتنی گورچیلەمان لە کۆیە کردەوە سنتەری شوشتنی گورچیلەمان لە شەقڵاوە کردەوە سنتەری گورچیلەمان لە ئاکرێ کردەوە سنتەری شوشتنی گورچیلەمان لە چۆمان کردەوە سنتەری شوشتنی گورچیلەمان لە بلێ کردەوە ینی وامان کرد نەخۆشەکان ئەوەندە ئەزیەت نەچێشن هەفتانە 2000 بێن بۆ سنتەرەکان لە سنتەری شار و هەروەها دابینکردنی ئەو ئامێرانەی کە ڕۆژانە خەڵک پێویستی بە تایبەت لە فریاکوتن بۆ نمونە سیتیسکان نەخۆشێک ئەگەر تووشی حادیسەیەک باە یان تووشی هەر حاڵەتێک با پێویست بە سیتیسکان باە دەبایە لە شوێنش دوورە دەست بێتەوە ناو مەرکەزی سلێمانیان شوێنێک ئامێری سیتیسکانمان بۆ کەلار دابین کرد ئامێری سیتیسکانمان بۆ هەڵەبجە دابین کرد ئامێری سیتیسکانمان بۆ چۆمان دابین کرد مێژوویەکە نەبووە لە چۆمان پەتوانیمان ئەو خزمەتگوزاران بە شێوەیەکی هاوسەنگ دابشکەین لەوەی خەڵک ئەزیەت نەدەین بە نمونە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکەمین سنتەری قەستەڕەی دڵ لە قەزا لە سەرانسەری عراق لە سۆران ئێستا قەستەڕە دەکرێت ئێستا نەشتەرگەری دڵی کراوە دەکرێت لە سۆران ژمارە و ئێمۆژین گەلەکەن دڵ خوشکەرن بۆ ئەو خزمەتگوزاریانە خەڵک لەوانەیە هەموو شتێک نەبینی جوهد و مادبوونەکەی پشتی نابیندرێت تەنیا نەتیجەکە دەبیندرێت خۆشحاڵی ئەو پرۆسێ بەردەوامە پرۆسێ خزمەتگوزاری بەردەوامە چونکە خزمەتگوزاریمە لەگەڵ دانیشتوان لە هەڵکشان بێ خزمەتگوزاری دێ بە هەڵکشان بێت هەر کەسێک شووە تایبەتیژی سێکتەرێت تەندروستی کارتکن هین ئەکێ تایبەتیژی کەسێن خۆبەخشن مەزنن دەستێت وە هەمیات خۆش گەلک خۆشحاڵین بۆن خزمەتگوزاریان پڕێکەوەتێنە پێشکەشکردن هەرش دەستپێکی حتا دومایکە بەڕێ ئەندازیار پۆڵە خەلیفە ڕێبەری ئەندازیار پزیشکی وەزارەتە تەندروستی گەلک سپاس بووە سپاس گەلک خۆشحاڵ هەر بژی